ئەو دکتۆرەی کە ئەو قەڵەم بەدەستەی کە بە قەڵەمەکەی مەزلومیەتی شاری هەڵەبجەی لەبیر نەکرد. خالد نەشە سڵاو لێ بێم کاتەوە باش ئەمڕۆ بەشداری کردووە لە پرسەی پیاوانی دکتۆر ڕەفیق سابیرە. پەیامەچی لەم ڕۆژەیە؟ پەیاممان سڵاوێک ئەگەنەرین بۆ ڕۆحی پاکی دکتۆر ڕەفیق سابیر، ئەو دکتۆرەی کە ئەو قەڵەم بەدەستەی کە بە قەڵەمەکەی مەزلومیەتی شاری هەڵەبجەی لەبیر نەکرد لەو ساتانەیە کە زۆر لە میدیا جیهانیەکان و ناوخۆیەکانی ژنیان توانی وشەیەک بنووسن ئەو هۆنراوەی نووسی هەتا ئێستش ئێمە لە یادەکانمانە و بۆ بیرکردنەوە لە کارەساتی هەڵەبجە دووبارەیەکەینەوە و لە گوێی هەموماندایە. ڕۆحی شاد بێت. ئێمە وەکو داری پارێزگای هەڵەبجە و سەرجەم چین توێژەکانی هەڵەبجەش دوێنێش بە وەفدێکی گەورە بەشداریمان کرد لە هاتنەوەی تەرمەکەی و ناشتنی لە سەرجەم چین و توێژەکان مامۆستای ئاینی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی. بەڵام قەدەری هەڵەبجە وایە ئێمە دوێنێش یادی بردومانی 74مان هەبوو کە بەداخەوە نەمانتوانیەکنا هەموو هەڵەبجە لە ڕانیە ئەبوو، بەڵام پێویستمان زانی ئەمڕۆژ بە وەفدێک بەشداری لە پرسەکەی بکەین کە ئێمە بپرسەی خۆمان ێزانین بەڕاستی. نەخشە بەنیازن چی بۆ دکتۆر ڕەفیق سابیر بکەن لەبەرەوەی ئەو دیارترین بابەتی نووسیوە بۆ هەڵەبجە؟ بەڕاستی یعنی شتێک نییە بڵێم شانی گەورەی ئەو بێت، بەڵام ئێمە بێگومان لە یادی ناکەین لەوەی کە ناوی بمێنێتەوە لە هەڵەبجە، لەوەی کە ڕێزلێنانی گەورەی بۆ بکرێت، لەوەی کە شوێنێک بکرێ بە ناویەوە. بەڕاستی ئەوە کەمترین وەفای خەڵکی هەڵەبجە بێ بۆ دکتۆر ڕەفیق سابیر. ڕۆحی شاد بێت.